ئەمە کۆبوونەوەی ئاسایی ژمارە 4 خولی پاییزەی پەرلەمانی کوردستانە کە تیایدا خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای لە ئەستۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا کرا. سەرۆکی پەرلەمانیش لە کۆنگرێکی ڕۆژنامەوەییدا ڕایگەیاند. کۆبوونەوەکە بۆ هەفتەی داهاتوو هەڵگیرا و پرۆژەکە پێویستی بەوە بوو زیاتر بۆ چوونی پەرلەمانتارانی لەبارەوە وەربگیرێت. داهاتنی ئەندامانی پەرلەمان بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە زۆربەی فراکسیۆنەکان سەعاتێک پێش کۆبوونەوەی پەرلەمان کۆبوونەوەی فراکسیۆن دانێن لە وەختی خۆیان تەواو نابێ. لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان قسەمان کردووە گەیشتوونەتە ئەنجامێک کە لە وەختێکی دیاریکراوە بەشداری کۆبوونەوەکانەکەن. ئێمە هەر کەسێک هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە هەر 111 هەر بەڕێزێک قسەیەکی لەو جۆرە بکا بڵێ هەڕەشەم لێکراوە. سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پابەندە بەوەی بە گوێرەی پەیڕە و لیژنەیەک دروست کا بۆ بەدواداچوون. ئێمە ئەمڕۆ لیژنەیەکمان دروست کردو بۆ لێکۆڵینەوە و کاک دکتۆر کازممان ڕاست پاردووە هەرچ بەڵگەیەکی هەیە بۆ ئەوەی کارڕەشەی لێکراوە بیخاتە بەردەستی لیژنەکە بۆ قسەکردن لەسەر پرۆژە یاساکان و مادەکانی یاساکان پرۆژەکان یان پێشنیازەکان مەرج نییە 56 کەس لە ژوورەوە بێ بۆ دەنگدان و بۆ کردنەوە ئەبێ لە ژوورەوە بن. ئەو کاتە لە ژوورەوە بن دوای ئەڕۆنەوە پەیوەندی بە کۆبوونەوەی ئەمجارەش بێکێشە نەبوو. لە کاتی کۆبوونەوەکەدا سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ ئاشکرای کرد هەڕەشەی کوشتنی لێکراوە. بەداخەوە دوو ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی فراکسیۆنی زرد کە ئێستا لە قاعەکەی حزوریان هەیە و ئەندامێکی پەرلەمان لە فراکسیۆنی سەوز فراکسیۆنی یەکێتی ئەمە ناوەکانیانە بۆ جەنابتانم نووسیوە بۆتانە نێرم. هەڕەشەی حیزبەکانیان بۆ ئێمە هێناوە و هەڕەشەی کوشتنمان لێیەکەن و بە نەس بە خۆمیان و تۆ دکتۆر بەداخەوە پێمان ناخۆشە تۆ مناڵەکانت بێنازەبن. لای خۆشیانەوە فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی وتەکانی دکتۆر کازمیان ڕەت کردەوە. سەبارەت بە ئەو تۆمەتانەی کە سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ خستیە دایە پاڵ ئەندامێکی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە سیاسەتی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی حیزبەکەشمانەوەیە کە ئێمە پشتیوانی تەواوی کاری پەرلەمانی و ئازادی ڕادەربڕینی پەرلەمان و پەرلەمانتاران و بڕوای تەواویشمان بە بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەیە و پێمان وایە حکومڕانیی تەندروست لە هەرێمی کوردستان بە بوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا جوانترە بوو سیماشی جوانتری پێبەخش. ئەو بابەتانە نە ڕووی داوە نە ئەساسی هەیە و فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانیش وەکو فراکسیۆنی زۆرینەی پەرلەمانی کوردستان هەمیشە بە ڕێز و احترامێکی زۆرەوە هەڵسوکەوتی لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆن و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن کردووە. ئێمە لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانیش ڕامانگەیاند کە بە هیچ جۆرێک بۆ ئەو بابەتە ئامادەنین لەگەر هیچ فراکسیۆنێک گفتوگۆ بکەین. ئەوەی ئێستا لەسەر سەرۆکایەتی پەرلەمان پێویستە لێکۆڵینەوەی وردە لە دۆسەی هەڕەشەکردن لە سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ و خستنەڕووی ڕاستیەکانە بۆ ئەوەی هیچ نەبێت بەرگری لە ئەندامەکانی خۆی بکات چونکە لە ماوەی ڕابردووشدا هێرش کراوەتە سەر پەرلەمانتاران و ڕێکار بەرامبەر ئەنجامدەرانی نەگیراوەتە بەر کە ئەوەش زیانی زیاتر بەرشکۆی پەرلەمان دەگەیەنێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.